بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا گەرم و گەشتین سڵاوەکانی ئێمەتان پێشکەش بێت. عەزیزان دیسان هاتینەوە خەمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامێکی دیکەی ژیانەوە. لە بەرنامەی ژیانەوەی ئەم هەفتە بارودۆخی منداڵانی کار دەدەینە بەر باس و لێکۆڵینەوە. ئاگادارن کە ئێران یەکێکە لەو وڵاتانەیەکە منداڵان وەک قوربانیانی نیزامی سەرمایەداری کە هەموو گوند و شارەکانی ئەو وڵاتە لە تەمەنی 7 ساڵانەوە هەتا 18 ساڵ تەمەن دەبینرێت و تەنانەت زۆر بەمان بینیومانەکە منداڵانی کۆرپە لە بەردەم دایکیانەوە لە پیادەڕەوەکان لە گەرما و سەرمادا لەبان کورتە کارتۆنێکەوە لە ڕووی ناچاریەوە بارودۆخێکە ئەم نیزامە چەوسێنەرە سەپاندوویەتی سواڵی دەکەن. لە شارە گەورەکان لە کۆڵان و شەقامەکان ڕۆژ بە دوای ڕۆژ ڕێژەی منداڵانی کار دەڕواتە سەر و هەروەها ژمارەیەک منداڵ وەک کرێکاری کارگا لە شوێنە جۆرا و جۆرەکاندا بۆ بەدەستهێنانی پارۆنانێک خەریکی کارکردنن. بۆ نمونە چاوێک بخێشێنین لەم ئامارانەی خوارەوە. منداڵانی کار نزیگەی لە سەدی 15 دانیشتوانی ئێران پێک دەهێن و نزیگەی لە سەدی 10 منداڵانی کرێکار ناچنە قوتابخانەوە. هەر لەم راپۆرتەدا نمونەی کاری منداڵان وەک کاری ناوماڵ، بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان و دەستڕێژی سێکسی باس کراوە. کۆماری ئیسلامی لە مانگی ڕەشەمەی ساڵی 1372دا پەیماننامەی مافی منداڵان بەو مەرجە قبوڵ کردکە بەرگەکانی لە هەر حاڵەتێک و لە هەر کاتێکدا لەگەڵ یاسا ناخۆیەکان و معیاری ئیسلامیدا ناکۆک بێت وەک هاوسەرگیری منداڵ بە کۆماری ئیسلامی قبوڵ ناکرێت و ڕەدی دەکاتەوە. بارودۆخی نالەباری مەدرسەکان و متالباتی نەپێدراوی معەلیمان شاید حاڵی چۆنیەتی پەڕەپێدانی گوزەرانی ملیۆنان منداڵ و مێمرداڵن کە لە چەو وەزعیەتێکە پەروەردە دەبن. بۆ زانیاری زیاتر دەڕوینە لای هاوڕێ مامۆستا سانان محەممەدی ئەندام و کادری حزبی کۆمونیستی ئێران. زۆر بەخێر بێن. سڵاوتان لێبێ هاوڕێیان، ئەم کاتتان باش، مادینەوەن گلایکتان، هیوادارم هەموو شتێک باش پێ لای ئێوە و بەنسبەتی ئەوەی کە تۆزێک لەم ماوەی ڕابردووە ئەوە وەزعێکی باش نەبوو، بەڵام هیوادارم ئێستا تۆزێ هێور بووێتەوە لە کولا وەزعەتێکی باشترتان بێت. باس مامۆستا سانان پێمان خۆشە سەرەتا خۆتمان پێ بناسینی و لەگەڵ بینەرانە با زۆرتر ئاشنا بین لەگەڵ ئیش و کارێک کە پێشتر لە ئێرانە بووتان. من لە دایک بوو گەورە بوو شار سنەم لە وەکو ئیش لە ساڵەکانی 1371 معەلم بووم لە یەکێ لە دێهاتەکانی ناوچەی سنە. دواتر بەخاتر بەناو مشەخەسن بەناو مەسەلەی کۆمەڵە و ڕەتسەلاحیەت کریام و لە ئامۆژ و پەروەردەش دەرمیان کرد. دواتریش بە شێوەی ئازاد وەکو معەلمی موسیقی 12 ساڵێک بە عنوان معەلم موسیقی بە شێوەی ئازاد ئەلبەتە کارم کردەوە و لە کولا وەکو کار من ئیجازەیە هیچ نوع کارێکم نەوە نوع مەحرومیەتی ئیجتیماعیەکی نانوێشتە بوو، بەڵام عەمەڵەن ئەوە ئەچووە بەرەو بۆ من. ئەوە وەکو کار ئەوە لە خەزمەتان عەرزم کردم. مامۆستا سانان سەرەتا بزانین بەکێ ئەڵێن منداڵی کار و کاری منداڵان چییە؟ لە کولا منداڵ کاری نییە، ئەو شتێکە ئێستا هەست دروستیان کردە بوو. منداڵ مشەخەسەن لە جەوامەعێکە تا ڕادەیەک نیمچە دموکراسیەکە بێ مناڵ بۆی نییە کارکاتە دوای ئەوەی کە حەدەقەل دیپلۆمەکەیەک بۆیە خارج لەوە هەر مناڵ بە هەر نەوعێک کەم یافرە هەر کارێک بکات مناڵ کار. لە جامعەی ئێرانیشە متەسفانەوەسە حتا بەعزەن کارگەل سەخت وەک کوورەخانەگەل وەخت مناڵگەلمان دیگە لە کوورەخانەگەلە کاریان کردگە. مناڵگەلێکە ڕۆژانە شاید مردم شارەکان بیوێنن لەسەر چوارڕاکانە ئەوێسن شیشەی ماشینێک پاککەنەوە، یا کەنیشگەلێکە دەسەی گوڵ ئەگرنە دەسە و گوڵ بفرۆشن، یا خۆشتان لە مقەدەمەکە ئیشارەتان پێکرد حتا مناڵ بەرمەمکە مناڵە شیرخوار بە جۆرێک ئەخەنەتە خۆیان بۆ نوعی کەس دەرامەت بەرحاڵ ئەتانی بژێر لە شیرخارەگیەکە و خەریکن
کاری پێەکەن تا بەرحەڵ گەوراوێ بۆیە تەیفێکی وەسیع لە مناڵگەلەتانی لە خۆی بگرێت. پێمان خۆشە بۆمانی باسکەی منداڵانی کار لەگەڵ چی کێشە کۆمەڵایەتیک ڕوبەڕوو دەبنەوە؟ متاسفانە بەخاتر هەلومەرجی نالەباری اقتصادی لە جامعەی ئێرانە مناڵگەلکاریش حتا گەورەکان تو بەرحاڵ تەک هەرچی جۆر بێ احترامی و شکل ناشرینە بەرخورد دەکردیە پێیان لە جامعە ستا بگەی بە مناڵگەلیش متاسفانە سوء استفادەیان لێ کردێت بەعزەن حتا بۆ ڕەدوو بەدڵکردن مواد مخدر سوء استفادە لە مناڵگەلە کردێت بەعزەن حتا بۆ مەسایل جنسی چازان باوکو دایگەلێکە بەعزەن لەوانەیە فرەیش نیازیان بەکار مناڵەکانەوێ بەڵام واداریانەکەن بە کار لە هەر شوێنێکا بێ ئیسە لە کوورەخانەگەلا بێ لەسەر چوارڕاگەلا بێ حتا لە دێهاتەکانە بە شوانیکردن بێ بۆیە تووشی هەموو جۆرە شتێکەمنەوەی درەوە چەند نمونەیەکی داوای لێبوردنەکەم پێم وایە کێشەیەکی تکنیکی هاتە بەرەوە لەسەر ئەوەی بنکەوتان مناڵانی کار بە ئەجبار دێخەنەژێر کاری فرۆشتنی مادە هۆشبەرەکان و نازانم بە جۆرێک لە جۆرەکان دەست درێژەی سێکسیان لەگەڵا دەکەن ئەگەر وتۆ کە سوء استفادەگەلێکە لە مناڵەکردێت ئەو بەشێکیە بەشێتانێ بۆ ڕەدوو بەدڵ مواد مخدر بێ بەشێکی لە مەسایل جنسیە لە مناڵگەل سوء استفادە بکرێ بەرهاوە شتێکێکم متاسفانە ئیسا لە ناو جامعە دیارە ئەو شتێک نییە بشارگێتەوە مردم عادی ئەوە وێنن احتیاجی نییە کەسێ حتمما لێکۆڵینەوە بکات لە سەریەتان ڕۆژانە بیوێنن بەڕاستی مردم بەپێی ئامارە ڕسمیەکان زیاتر لە 9,100,000 منداڵی بەشی سەرەتایی لە 60,000 مەدرسە خەریکی دەرسخوێندنن کە سەرجەم 107,171 مەدرسە بوونیان هەیە و دەمانەوێت هۆکارەکانی بێزاریکردنی مناڵان لە دەرس و مەدرسە چییە ئەومانە بۆ باسکەیت دواتر دەڕوینە سەر بابەتی ئەسڵی بێژین بەرنامەکەیش فەرموو. سەرەکی تەرین مەسەلەی اقتصادیە هەمیشە خانەوادەگەلێکە مختارێ لە نظر اقتصادی وەزیان باشتر بێ مناڵگەلیان شرایەتێکیان بۆ فراهەمەوەی کە ڕەحەتر بتوانن ئدامە تەحسیل بن و بە تەحسیل نەوعی اشتیاق نیشان بن لەلایەکی تریشەوە نەوعێک نائومیدیەکە و دروست بووگە لە ناو جامعە ئەگەر کەسێک مەسڵێژم بێژم من دیپلۆم بگرم یا دانشگا بڕم لیسانس بگرم دوای ئەوە چەند پێێ دوایە مەسڵەن ئەوم بە کۆڵ بەر یا ئەوم بە سوخت بەر نوع نائومیدی لە ئایندەی دەرس خوێندنە ئەتانەیەکی لە دلیلەکانی بێ بۆ ئەوەی کە مناڵگەل نەچنە مەدرسە و مەدرسە وێڵکەن وتم بەشە اقتصادیەکەیشی بەشێکی هەمیشە تاعین کننده خانەوادەگەلێکە ناتوانن بەرحەڵ تەهیە بکەن ئەو مقدار لە نظر اقتصادیەوە شتگەلێکەوە لازمە بۆ هەر مناڵێ ئەوە تانەیەکی لە دلیلگەلێ بێ دلیلگەل تر هەست لە دەرسخواندنیش لەوە خاتان بێژم بووگەسە دەرسخواندنی تەبقاتی دوودانە تەبقەی مشخص هەست لە جامعەی ئێرانە تەبقەیەکی مرەفە بوو مختاری وەزیان باشە و مناڵەکانیان ئەتانن لە مەدرسە گەلێ غێر انتفاعی و خصوصی و ئەوانە دابن و دەرس خوێنن و مەدرسەگەلێکیشە مەدرسەگەل عمومی و سەدخوارە بەرحەڵ بازم ئەویش فرێخانەوە دەگەل بۆ حتا ئەویشە ناتوانن مناڵەکانیان بنێرن ئەو مەدرسەگەلە ئەمانەتانی هەر کامێکی دلیل بێ بوو ئەوەی کە خانەوادە تەسمیم بگرێ مناڵەکەی نەنێرێتە مەدرسە یا بەرحەڵ مناڵەکە خۆی علاقەیەکی نەوێت لەبەرەوەی کە ئایندەیەک متەسەور نییە بۆ خۆی لەناو ئەو جامعە و لەناو ئەو دەرس خوێندنە بەتایبەتی سەحەتا لە ئێرانە فرێک کەسگەل هەن
ئەچن خۆیان مەدرسە دروست ئەکەن بۆ مناڵەکەی خۆیان. تۆ لە نەزەریا بگرە مناڵە فەقیرێک ئەگەر بە 1000 بەدبەختی و قەرز خانەوادەکەی بتوانن تا دیپلۆم بیگەین دوای بڕێت لە کۆنکورە شرکەتکار لە کام شرایط مساویە ئەتانێت تەک مناڵگەلێکە ڕقابەت کات وە لە مەدرسەگەل خصوصیە دەرسیان خۆنگە لە بهترین ئەمکانات تەدریس ئستفادەیان کردگە يعني حتى كونكور بوغسة طبقاتي طبقي مرفه جامعة أنا كونكور خاص بن دانشكا بوغسة طبقاتي دانشكا منالقلك جوانقلك أتان برا دانشكا كسرمایه كافي لاختياري أنا لجوزشتو بوغا بو درس خوندنيان والآيندهش حسب أوي كبتوانن لدانشكا درسكان خن إدامة كاركان بن بويا أمانة قشتي ود إشاد وتم اقتصاد يكيل دليل قل أصلية ويأس ناأميدي لآيندة درس خوندن أتاني يكيل دليل قل نابرابري قل مشخص لنا وجامعة أتاني يكيل لو دليل قل بو أو كفرمايش تانكريوا. ئەگەر چاوێ بکەین لە ساختمانەکانی مەدرسەکان دیارە کۆماری ئیسلامی کەمترین بایەخ بە ئامۆژە پەروەرش و پەروەردەکردنی مناڵان دەدات تا ڕادێکی چوەتە بەرەو کە مەدرسەکانی خصوولەتی کردوەتەوە. دەوڵەت لە مەجموعە ئەرکی چییە بۆ منداڵانی دەرس خوێن یا قوتابی؟ طبق قانون أساسي دولة حكومة موظفة تا سطح دبلوم شرایطێک یەکسان فراهم کا بۆ مناڵگەل بۆ دەرس خوێندن بدون ئەوەی کە پوڵ لە مناڵگەل بسێنێ بەڵام ئێستا عەمەڵەن ئەو مۆزوعە ناچێتە بەرەوە. من حەزەکەم بە چەند شت ئیشارە بکەم لە ڕابردەتێک مەسەلەی ئامۆژ و پەروەرشە ئەوەی کە فەرمووتان بۆ مەدرسەگەل و بۆ ساخت مەدرسە و فڵان ومانە. لە ساڵ 1403 بۆ 1404 بەم وەزعیەتیشە وای سەقسەمان کرد لەسەری ئامۆژ و پەروەرش 176,000 نەفەر کەمبود نیروی هەست. سیاسەتگەلێکە لە تەی 45 ساڵ گوزەشتا چووگەسە بەرەو لە سەرواز معلم ئستفادە کریاگە لە معلمگەل حەق تەدریسی ئستفادە کریاگە بازم باوجودەوە ئیمساڵ ئەوینی 176,000 نەفەر کەمبود نیروی هەست بە ئیزافە ئەوەی کە پێشبینی کریاگە لە ئیمساڵە لە حدود 72,000 نەفەر لە معلمگەل بازنشەستە بن کە ئیزافاوێت بۆ ئامارە کە عەرزم کرد لە خەمەتانە. کەمبود معلم و حتا کەمبود معلمێک خاص و مناسب فرە وەختە لێمە دیگمانە من خۆم زمانێ لە ناو ئامۆژ پەروەرشە بووم معلمگەلێکمان من واقعاً ئەو کەیفیەتیانە لە خۆیان نیشان نادا بۆ تەدریس یعنی سەلاحیەت ئەوەیانە نەبوو کە لەسەر کلاسێکەوە بێسن و 40 نەفەر 30 نەفەر مناڵ لەژێر دەست ئەوانە تەربیەت بکرێ واقعاً خۆیان ئەو سەلاحیەتیانە نەبوو. یا مەسەڵەن ئەوینی لە حتا لە کوردستان هایسە مەسەڵەن مەحدودی بکەینەوە مەسەڵەن بێژین لە ساڵ گوزەشتا 35 نەفەر مناڵ لە کلاسێکە دانشکن ئیمساڵ باتەوەجوب بەم گشتە کەمبودگەلەوە ئەرزما کرد کلاسەکان مەجبورە بێتە 40 نەفەری و حتا لە ساڵگەل ئایندا مەدرسەکانەش بە سوورەت سێ شیفت کار بکەن تا جووە و نیاز جامعە باتەوە بۆ مناڵگەل لەناو جامعەی ئێرانە. ئیسە لەناو ئەم گشتە بوحرانە کەمبود مەدرسە یەکی لە بوحرانگەلێکە لە ئێرانە هەر لە تای ئەم 40 ساڵ گوزەشتە هەر بووگە و وجود مەدرسەگەل بێکەیفیەت و قەدیمی یەکی لە مەسەڵەن شیناوێ لە سەردەشتا بۆچە ئەو مناڵگەلە گشتیان سووتان لە ناو مەدرسەکە لە ناو کلاسێکە ئەگەر شرایەتێکی من ناژم باش ولی حد ئەقل نۆرماڵترین شرایەت ئەوەی کە مناڵێک ئەچێتە مەدرسە گیانی لە خەتەرا نەوێت کوورەکەیان ئاگر نەگرێ گشتیان ئاگر باوە شیناوێ سەردەشت نازانم معلمگەلێک باشیان بێت کە حتا لە مەدرسە نەو ئەسوو ئستفادەگەلێک تریش لە مناڵ نەکرێت مەدرسەیەکە لە فرێ لە دێهاتەکان سیستان و بەلوچستانە کەپریان کردگەسە مەدرسە بۆ مناڵگەل حتا لە منتەقەی چوار مەحاڵ و بەختیاری ئەوانە فرەعوزرە خوازم گەوڕیان کردگەسە کلاس مەدرسە بۆ مناڵگەل بۆیە گەرەکمە بێژم
با تەوەجۆ بە ئەو گشتە سەرمایەی مشخص مادیە کە لە ئێرانە هەست بەڵام لەبەر دزی و لەبەر اختلاس و لەبەر تاڵانکردن ئەوەیە نەماگەسەوە کە بێن هەزینەی بکەن لە ئامۆژ و پەروەردەشە کە یەکێ لە بنیادی تەرین و ئەسڵی تەرین شەریانە حیاتی لە هەر مەملەکەتێکە ئامۆژ و پەروەردەشە ئەمان نیانتانیگەوە بکەن هیچێ متاسفانە ڕۆژ بە ڕۆژیش ئەوێنی خراوترێ مەدرسەگەل ڕمیاک مەدرسەی کە دیواری شەقی برگە ئەمانەژم زمانێکە من خۆم ناو ئێدارا بووم متاسفانەوان مدیگە مەدرسەی کە شەقی بردووە لە مناڵەکان ئەچوونێ نەدانشتن چون ئیمکانێتریان نەبوو و ترس ئەوەی شەبوو هەم معلمەکەەوە هەم مناڵەکان و هەم خەڵکەکە ترس ئەوەیشیانە بوو کە ڕۆژێ بڕمێ یەکەوە بۆیە متاسفانە لەبەر عەرزم کرد مشکلات عەدیدەیە کە حکوومەت هەسی هیچ وەخت نەیتانیگە ئاوڕێکی دروست لە ئامۆژ و پەروەردەش باتەوە و بتوانێت نەتەنیا بۆ مناڵەکان حتا بۆ معلمەکان تۆ تواشە بکە معلمگەل حقوقێکە معلم ئەیگرێت هە لە ژێر خەت فەقرە معلمگەل بە خاطرەوەی کە زندگیان بگوزەرێ مەجبورن کار دووم و سێوم ئەنجام بن تازەمە لە حاڵەتە خاسەکەی هەست لەو لای شێوێنین بۆ معلمگەلی خراوتر لەوەیشە پێشات کە فرێک لە معلمگەلێکە محتەرز بوو بنیسە هەنە گۆشەی زیندانە دانشکن تۆژۆ فەرمووی بۆیە معزەلەکە بەڕاستی گەورەس و هیچ چشمەنداز هەرجارێ فارسێکی چشمەندازێکی ئاوانیە بۆ ئەوەی کە لە ئایندا بنیام تەسەوەر کات احتماڵاً لە چەند ساڵ ئایندا لە 5 ساڵ ئایندا لە 10 ساڵ ئایندا ئەتانێ وەز مەدرسە و محیتگەل ئامۆزشی تۆزێ تەغییرێکی نەژم خاص لە حەدێکی نۆرماڵە پیا بکات بۆ مناڵگەل مامۆستاگیان ئیشارەتان کرد من زۆرتر پێم خۆشە بە مامۆستا بانگتان کەم چونکە سەردەمی خۆشم هەر شاگردی بەردەستی خۆت بووم ئێمە لە بەنامەکانی پێشۆماندا خۆشی دیسا ئاماژەت کە بۆ مۆعزەڵانە کە هەیە بەڵام سەرەکیترین مۆعزەڵێکە ئێستا چاوی لێ بکەین لە بەنامەکانی پێشۆشماندا زۆر ئاماژەمان پێ کردووە بە ئاحتیات و بڵاوکردنەوەی مادە هۆشبەرەکان لەناو قوتابیانی سەرەتایی و سەرجەم خوێندکاران بەڕای ئێوە کۆماری ئیسلامی چە مەبەستێکی سیاسی لە پشت ئەم کارەوە هەیەی مواد مخدر ئێمە لە دنیای ئیمڕۆژە ئەو چگەلێکەوە منبع دەرامەدن بۆ حکوومەتەکان یەکێکی مەسن نەفتە یا گازە ئەو چگەلێکە وەکو مواد ئەسلی لە زەوی ئستەخراجە کردێ یەکێکی لەوازم بهداشتیە بیمارستانیە یەکێکی ئەبزارالاتە شەڕە تۆپ و تام و فلان ئەسلحەوەوانە و یەکی تر لەو منبع دەرامەدە ئەسلیگەلە بۆ حکوومەتەکان مواد مخدرە مواد مخدر لەلایەکەوە دەرامەد کەڵانی هەست بۆ حکوومەتگەل تەنیا ئێرانیش نییە فرێک لە کشوەرگەل دنیا حتا لە ناو کشوەرگەلێکە دموکراسی نیمچە دموکراسیەکیان هەست خەرید و فرۆش و تجارەت بە مواد مخدر شتێکی کامەڵەن جاوفتادەست لەلایەکی تریشەوە بۆ کۆنتڕۆڵە جامعە جمهوری ئیسلامی هەر لەو ڕۆژەوە هات کەسە سەرکار و تا ئیمڕۆ لە ئەوڵەوە یانوت کە بەرحاڵ مواد مخدر چۆن لە قورئانە نەهی نەکریاگە مباحە کەسێک حەزکە ئەتانێ مەصرفی کا کەسێک حەزکە ئەتانێ مەصرف نەکە وەستە گۆشت کەورش مباحە بەڵام ئێمە تواشاکەین جمهوری ئیسلامی لەو کاناڵەوە هاتە ناو بەڵام لە ئیمڕۆ ئەوینین بەشێک لە جامعای ئێرانی بە مواد مخدر کۆنتڕۆڵ کردگە مردمی وە ئالوودە کردگە کە لە ناو خانەوادەکانە ئەگەر باوکو دایک و مناڵەکان بە دەوریەکە دانیشن و گاز پیکنیکێک ڕۆشن کەن بە دەوریە شتێک ئادیە و بووگەسەوە جاران ئەگەر لە ناو خانەوادەیەکە کەسی سیگاری گوایە 10 نەفەر مەنعی ئەکرد ئیسە لە ناو خانەوادەکەیە بە ندرەت کەس پێیاکەی کە سیگار نەکێشەوە یا ئەحیانن کەمتر خانەوادەیەک سوراغ ئەوەی لە ئێرانەکە احتیاط بە نەفەرێ یا چەند نەفەر لە خانەوادەکەیان بەرۆکی نەگردوێ بەڕاستی حکوومەت جمهوری ئیسلامیش لەم حربە باش استفادەی کرد هەم لەبار اقتصادیەکەیەوە ترانزیت دەکات مواد مخدر بەرەو ئوروپا
و هەم لەبار کۆنتترۆل جامعەوە وای کردگە کە بتوانێت بەشێک لە ئەنرژی جامعە لە ڕێگەی مواد مخدرەوە ئەو ئەنرژی گەلە بگرێت، ئەو دەنگەلە کە ئەتانن بەرزەوە بنەوە، ئەو دەنگەلە کە ئەتانن مخالف بن بەنسبەت ئەم سیستمە زاڵمەیەکە لە جامعە ئێرانە هەست، بەشێک لەو دەنگەلیە بە مواد مخدر کۆنتترۆل کردگە. متاسفانە لەناو ئەم وەزعیەتیشە مناڵگەلیش توش ئەوم. شاید ئێوەش بینیوێتان مناڵگەلێکە 5-6 ساڵان گاز پیکنیکیان داگنیاگە و خەریکن مواد مەصرفەکەن. بەرحاڵ متاسفانە مناڵگەلیش لەوە حتا من هەر لە دوێکەوە کە ئێوە فەرمایشتان کرد کە لەم بەرنامە شرکەتکەم تەک ئێرانە تەماسم کرد، تەک چەندانە لە ڕەفێقگەل و هاوکارگەل قەدیمیە تەماسم کرد، ئەیانوت حتا لە زەم تەفرێحەکانە ئەم مناڵگەل ئەچنە دەرەوە لە ناو حوشەکانە سگارە کێشن و یا ئەحیانەن چتگەرتریش ئەکێشن و حتا لە ناو مەدرسەکانە بە سیگار تەتۆ دروستەکەن، خاڵە کوتن بۆ یەکترین. بۆیە لە حاڵ حەزرا باتەوەجو بەوەیکیشە کە جمهوری ئیسلامی لە مواد مخدرە تەبیعیەکان لای داگە و ڕووی کردگەسە تەولید و گسترش و پەخش لە سەتحی گستردەی مواد مخدر شیمیاییە زۆر شتێکی خەتەرناکە لەبان ئەعساب و ڕەوان و وەزعیەت جسمانی مناڵەکانتانێت تەئسیر دابنێ. بۆیە متاسفانە ئەوە شۆڕ بوو گەسە و ناو مەدرسەگەل و ناو مناڵگەریش و بەرحاڵ بەشێک لە جامعە ئێران بەوە ئالوودە بوو گە بەداخەوە. بکەم پێم خۆشم پرسیار لە جنابتانێکم هەجە لە بەرنامەکانی پێشۆدا زۆر پرسیارم کردووە لە ئەو میوانانە کە هاتوون پەیوەندی نێوان معلم و شاگردەکەی بڵین ئەو قوتابیە ئەگەر لە ئەوەی کە بیبینێت کە منداڵەکە ئەو شاگردیە ئەو قوتابیە تووشی کێشەیەک بووە وەکو ئێعتیاد ئەبێ چۆن بتوانێت تەوجیهی کات ئەو شتە ڕابگەینیت ئیسەر یا بە بنەماڵەکەی یا بەوەی کە تەوجیهی کات کە ئەم کاریە غەڵەتە، ئەم کاریە ناپەسەنە، دووری خاتەوە لە مادە هۆشبەرەکان. لەکل لاگەرەکمە ئەوە بێژم پەیوەندی نێوان معلم و شاگردەکەی ئەبێ چۆن بێت؟ ڕاستیەکەی باوجود تواو جەمعیەت مناڵ و تواو جەمعیەت معلمگەل ئەتانێت بەو ئەنازە ئەو ڕەوابطە متەنەوع بێ. هەر معلمێک بەنسبەت تەوان و شعور و دەرک و فەهم و سەوادە خۆیە تەک مناڵە بەرخوردەکە. بۆیە بە گسترش تواو ئێران بە گستردگی تواو ئێران و بە كل جمعية معلمگەل و مناڵگەل ئەو ڕەوابطە ئەتانێت متفاوت بێ. بەرحاڵ ئەگەر معلمێک بتوانێت ئەگەر معلمەکە وەڵام خۆی احتیادی نەوێت چون ئەویش بەشێک لە معزەلەکەی جامعە ئەوەی کەژین جامعە ئالوودەست معلمیش بەشێکە لە ئەو جامعە. بۆیە من هیوادارم معلمگەلێک بتوانن کە هەن بەڕاستی معلمگەل دڵسۆز و معلمگەل فداکار و معلمگەل با ئەخلاق و دارای ئوسوڵ و ڕەوش هێشتا خۆشبەختانە هەن لە ناو جەوامع ئێرانە و لە ناو شارگەل مختلف ئێرانە. ئەگەر بتوانن ئەو بەرحاڵ سەتحی هۆشیاریی جامعە هەمیشە لە ڕێگەی ئاموزش و پەروەردشەوە لە ڕێگەی نەهادگەل ئاموزشیۆ ئەتانێ بڕێتەبان. سەتحی هوشیاری معلمگەل ئەتانن نەخش ئەسڵی ئیفا بکەن لە سەد هوشیاری ناو جامعەکە ئەوان بەرخورد مستەقیمیان ئەستەک مناڵگەل ئایسا هەر لە مناڵگەل کلاسیەکەوە تا سەد دانشگاکان. بۆیە عەرزم کرد ئەوەی کە نوع بەرخوردەکان ئەتانێ بەناسی تۆ ئینسانەکان بەنازێت تۆ معلمەکان متەفاوت بێ. فقط هیوادارم معلمە خاسەکان و ئینسانە دڵسۆزەکان بتوانن ئەو ئەرکەوا لەسەر شانیانە بەنسبەت مناڵگەل و بەنسبەت جامعە و بتوانن تا حدێک ئیفای بکەن. باس ناوسەگان چۆن بەچ شوێک ئەکرێت کە خوێندکاران لە ئێعتیاد و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بەسەرجەم بە چه شێوەگەلێک ئەتوانین دووریان خەینەوە یا دوورکەونەوە چونکە
قاعدەتەن کەسێکە لاوە تازە پێگەیشتووە حەزەکە هەموو شتێک تاقی کاتەوە یا لە ڕووی عادەتی غەریزەی ئینسانیەوە یا لە ڕووی کونجکاریەوە خلاصە شتێک تاقیە کاتەوە بەداخەوە کەچی بە تاقیکردنەوەی ئەمانە و لەو هەموو کێشەکە ها لەسەر بنەماڵەکان و فەقر و فەلاکەت دواتر تووشی کێشەی هەتای ئاعتیا دەبێت. ئەرکی معلمان و بەگشتی ئەرکی کۆمەلگا چییە لە بەرابەر ئەوەی کە ئەگەر دەوروبەری مەدرسەکانە کەسێک مەواد فرۆشی کرد کەسێکە خەریک بوو منداڵان تووشی ئاعتیاد بکات چییە؟ حقیقەتەن من شخصەن مۆزوعەکە هەمیشە لە سەد حکوومەت و لە سەد کەلانە ها لە نەزەرمەوە ئەیوێنم. حکوومەت لە ئێرانە لە چەند دەهەی گوزەشتا تەسمیمی گرگە کە بەشێک لە جامعەی ئێران معتاد بێت و ئەو بەشیشە لە مەدرسەکانە ڕەحەتترە چون مناڵ کەم تەجروبەس مناڵگەل هەرەوەی کە خۆشتان فەرمایشتان کرد حەزەکەن ئیمتحان بکەن ئیسا ئیمتحانە دەبای سەر و ماڵیان فرەوە بکەن بۆیە حکوومەتەکان باعث ئەو مۆزوع نەخۆیان گەرەکیان ئەوە بێ بەڵام ئەوەی کە چەپ کردێت کە کەمەوە بێتەوە لە گوزەشتا من تەجروبەگەلێک وا لە تەی ژیان خۆما دیگمەوە هینم کردگە عنوانی یەکەم لە خەمەتا وەرزشتانەیەکی لەو ڕێگەگەلە بێت کە مناڵگەل و جامعە لە احتیاط دوور بکاتەوە متاسفانە وەرزشیش ئیسا بۆ هەرموو کەسێک ئیمکانی نییە وەرزشیش ئیسە بووگەساوەی کە کەسێک پوڵی نەوێ ناتانێ وەرزش بکات قبلا لە زمانێکە ئێمە مناڵ بووین مەجموعەیە زەوی خاکی فوتبال بوو لە ناو شارسنا مەسڵە نەژم وەکو نمونە ئێمە چوین لەو زەوی خاکی گەلە مەسڵەن ڕۆژ جومعەیەک لە ماڵا بووین مەدرسەنەوە سەب ئەچوین تا ئێوارە لێنا سەرگەرم بووین بە فوتبالکردنەوە حتا هاتن زەوی خاکیەکانیان نە لە شارسنە من خەوەرم هەست لە سەراسەر ئێرانە زەوی خاکیەکانیان لابرد بەشێکیان کردە چەمەن وەختە ئەوێتە چەمەنی تر بۆ هەموو کەس نییە بڕێتە سەری کەسکەلێک ئەتانە بڕنە سەرە و زەوینە چەمەنە تەبرینکەن کە بڕن سەبتناوکەن کەسکەلێک ئیساتانن سەبتناوکەن کە شەهریەی ئەو مەجموعە پەرداخت بکەن کەسێکەتانە شەهریەکە پەرداخکە کە دەرامەدی بێ وەختەوینی فرەی لە خانەوادەگەل ئێمە ئەو ئیمکانیانە نییە یعنی حکوومەت هاتکە ئەو ڕێگەیە گردگە لە جامعە کە کەسێکە نەیبێ نەتانێ وەرزشکە لە سوورتێکە قبلن وەرزشکردن تۆزە ڕەحەتتر بوو کەم خەرجتر بوو حتا شاید بەعزەن خەرجێکینەوە هەر بۆ لیباسگەل لەوا لەبەرتا بۆ شوێ وەرزشیشتە کرد فوتباڵیشتە کرد وەرزشتانیەکی لەو چگەلە بێ کە کۆنتترۆل کات جامعە بەنسبەت احتیادەوە ئاموزش سەحیح ئاگاهسازی ئاگاهگەری ڕۆشنگەری ئەتانێت کۆمەک کات لە کۆنتترۆڵە ئەوەی کە جامعە بەرەوە ئەو سەمتە نەچێت خانەوادە ئەتانێت نەخش و دەور ئەسلی بێت لەوە خانەوادێک ئەگەر باوکو دایکەکان خۆیان ئینسانگەلێک سالم بن و خۆیان مشکڵێ احتیاد وشتیان نەوێ بتوانن تا ڕادەیەک مناڵەکەیان کۆنتترۆلکەن خانەوادە ئەتانێت نەخشی بێت ڕەفیق ئەتانێت نەخشی بێت مناڵ خانەوادەکان بزان مناڵەکانیان تەکیە هەڵسو کەوتەکە ڕەفیق هەم بۆ چت خاستانێت نەخشی بێت و هەم بۆ خراوەکەی لە سەروی هەمووی ئەمانەوە کە ئەرزم کرد لە خەمەتا حکوومەتەکان بتوانن شرایەتێک فراهەمکەن وەزعیەتێک فراهەمکەن کە جامعە دروست هدایەت بکرێت متاسفانە ئەرزم کردم بۆ چەندمین جار ئێژمۆ لە خەمەتانە لە 45 ساڵ گوزەشتە جامعەی ئێران غەڵەت هدایەت بوو لە ڕێگەی حکوومەتەوە ئەم غەڵەت هدایەت بوونە بووەسە باعث ئەوەیە کە بە میلیۆن نەفەر ئێمەشێ ئامار احتیاتمان بێ بە جازان بە هەر احتیات دەوێت باعث ئەوەیە کە ئامار تەلاق لە ئێرانە فراوانە بێت هەر ئەوەتە باعث ئەوەیە کە مناڵ کار لە ئێرانە فرە بووگەسەوە هەرەوەتە باعث ئەوەیە کە معلمێکە ئەشێ هەرچێ وەخت خۆیە دابنێت سەرف ئاموزشی بکا بە مناڵەکان مەجبورە لە ذهن و لە فکر و لە علاقەکەی خۆی کەم کاتەوە بڕێ کاری دووم یا کارە سێوم ئەنجام بە بۆی کە زندگیەکەی بگوزەرێ بۆیە تەدریسەکەی ئەو کەیفیەتە مناسبی وا ئەشێ بوێت ناوێ گشتی حکوومەت دوای کردگە دەرس خوێندن بە تکرار یەکەم و بازم دەرس خوێندن
تەبقاتی بێتەوە، کنکور تەبقاتی بێتەوە، دانشگا تەبقاتی بێتەوە، مەدرسەکان لە یەک جیا بنەوە، مناڵێکەوە ئەچێتە مەدرسەی خصوصی و غێرە ئینتفاعی و چی فەرقی بێتەک مناڵێکەوە ئەچێتە ناو مەدرسە عمومیەک. ئەمانە کار حکوومەتە، کار دەوڵەتە. متاسفانە عامل ئەسلی تۆ مشکلاتێکە ئیمڕۆ من و تۆ بەیەکە قسەمان کرد لە بەرنامە ئەچێتەوە سەر حکوومەتەکە کە بە شێوەیەکی غەڵەت جامعی ئێرانیان هدایەت کردگە ئیتر لە کنارەوەیشە تینە خوارەوە خانەوادە تەسیری هەسوو ڕەفیق تەسیری هەسوو وەرزشکردن ئەتانێ ئەوم کانە بێت کە دوور کەفێ لە یاتیات بەرحاڵ ئەوەی کە لە مەجالا گونجیا ئەوە بە ذهنم گەی منە لەم لەحزایتر بەرحاڵ من پرسیارێکم نەما پرسیاری خۆ دیارە ئاماژەتان پێکرد 45 ساڵە کۆماری ئیسلامی خەریکە ئەو شتە نەهادی ناکاتەوە ئاسایی کاتەوە عادیسازی کات لە ناو کۆمەڵگا بەس لە کوردستانە زۆرتر بوو بەبەستی سیاسیەکەی زۆرتر بوو لە کوردستانە بۆ بڵاو بوونەوەی مادە هۆشبەرەکان چ لە مەدرسەکانی کچان و چ لە مەدرسەکانی کوڕاندا ئەم شتەکە عادیە کاتەوە من پرسیارێکم نەما ئەگەر خۆتان قسە و باسێکتانست لەگەڵ خەڵکا فەرمی دەواستەکەی من لە ئاخرا فقط دووبارە گەرەکمە ئەوە بێژم کە ئامارێک وحشتناک بنیام ئەیژنەفێت و ABC ڕۆژانە لە تلڤیزیۆنگەل و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە ڕابردە خودکوشی ئەفسوردگی ناومیدی ئەعتیاد مناڵگەل کار کۆڵبەری سوختبەری مناڵگەل خیابان قاچاق دزی فرۆش مواد مخدر چازانم خۆشونەتگەل خانگی بگرە تا خیابانی ئەنواع و ئەقسام ئاسیبگەل اجتماعی کە هەر لە مناڵەوە بیگرە تا گەورەکان تەکیا بەرخۆر دەکەن گشتی بە نەزەر من گشتی ئەمانە تێتۆ سەر ئەوەی کە وەزارەتێک بەناو وەزارەتە ئاموزش و پەروەردش لە ئێرانە لە تێی 40 ساڵە گوزەشتە وەزارەتێکی بازەندە و دۆڕاو بووە و نەیتوانیگە ئەهدافێکە بەناو ئاموزش و پەروەرش کە ناوەکەی هابقۆخۆیەوە نەیتانیگە ئەو بۆ هەدەفکەلیە بگەێ بەعکسەوە ئەمەڵی کردگە و ڕۆژ بە ڕۆژ بەرەوە خوار چووگە متاسفانە. زۆر سپاس دەست خۆش بێت مامۆستا سانانی محەممەدی بۆ بەشداربوونت لەم بەرنامەیە. زۆر سپاسیەوە هەموو هاوڕێیانی کۆمەڵە تێخوا و هیوادارم ئێوەش لە کاروباری ڕۆژانەتانە سەرکەوتوون و بە هیوای ڕۆژێکە چازان بتوانین جامعەیەکی باشتر و جامعەیەکی سالمتر و ئاموزش و پەروەردشتێکی مەسئول لە ئێران و لە کوردستانە بووین. هیواداری بینەرانی ئازیز هاتینە کۆتایی بەرنامەیەم هەفتەیەی ژیانەوە خۆشەویستان تا بەرنامەیەکی دیکە و چاوپێکەوتنێکی دیکە ماڵەوە.